بۆ یەکەم جار داعش لە هەموو ناوچەکە لە مێحوەری گوێڕوومەخموو لە سەردەستی هێزی پێشمەرگە ڕوبەڕووی شکست کرایەوە. ئەو قارەمانیەتی پێشمەرگەش لە جیهان دەنگیدایەوە. سەرکێشی و سەرکردایەتی تێکشکانی داعش هەر لە سەردەستی سەرۆک بارزانی بوو. ئەو کات جگەلەوەی پلانی شەڕەکانی دادەنا سەرۆکی هێزە چەکدارەکانیش بوو. هەرخۆشی لەسەر جەمبەرەکانی شەڕ وەک پێشمەرگەکان لە مێحوارەکان دەمایەوە. ئەوەش هاندەرێکی بەهێز بوو بۆ بەرزکردنەوەی ورەی پێشمەرگەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتیش ئەم هەڵوێستانی سەرۆک بارزانی و پێشمەرگەیان لە تێکشکانی داعش هەمیشە بەرز نرخاندووە و باسییان کردووە. ڕۆلێ جەنابێ سەرۆکی بارزانی شەڕێ تیرۆریستێن داعشدا ڕۆلێکی زۆرێ بەرچاو بووە و هەرچی دەست پێکە شەڕێ داعش جەنابێوان سنگرت پیشی با نافذین پشمرگیدا و پیشادیا ولات تفهیمانا ولات امریکا دولت تفهیمانیت پشتوانی هزین پشمرگی که دیش درستن داشت پیشادیا وانجی که رول جناب سروکی زور برچاو و او شادیه بودن و جهرز و تقدیر بود دفعان همی ولات طبعا جناب سروک بارزانی 18 سپیکا شر داعش نافرزید پشمرگیدا باز او اپراسیون تاتین انجام دانجی بو روزگار که نازور به وان دورت کدنه دست درستن داشت سرپرستجا خود جناب سروکی بو پالدارک با بوی چنده کو ورا پشمرگی برز بیتن کو جناب سروکی پشتوانه و جناب سروکی سرپرستجوان اپراسیوناتیتن لەگەڵ تێکشکانی ئەفسانەی تۆندڕەوی داعش لەسەر دەستی پێشمەرگە هێرشەکان پێچەوان نەبوونەوە داعش لە هێرشکارەوە ناچارکرا بکەوێتە حاڵەتی بەرگریکردن هێرش و قوربانیەکانی پێشمەرگەش داعشی ناچاری شکست کرد و تەواوی خاکی هەرێمی کوردستانی لێپاکردنەوە هەر ئەو سەرکەوتنانەش بوونە کلیلی سەرکەوتنەکانی دیکە بەسەر داعش لە عێراق و سووریا و دیارترین نمونەش ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ بوو پسپۆڕێکی سەربازی ئاماژە بۆ دەکات ئەگەر پێشمەرگە نەبووایە داعش بەغدادیشی کۆنتڕۆڵ دەکرد و زیانی زیاتریش بە عێراق دەگەیاند. ئەگەر پێشمەرگە نەبووایە ئەوان گەیشتبوونە دەروازەی بەغداد بەغداد لە مەترسیا بوو کارەسات دروستە بوو عێراق لەسەر نێتوانی هەڵسێتەوە سەر پێشمەرگە هێزی پێشمەرگە خوێنی شەهیدەکانی پێشمەرگە لەشکری عێراقی نایەپاوە ئەو ترس و تۆقانەی بردبوویان بە دڵی هەموو جیهانەوە پێشمەرگە ئەو سامەی شکاندەوە پێشمەرگە بە دووسێ قۆناغی یەکەم هەڵمەتی ئەوانی هەڵمژی قۆناغی دووەم بوو بە لە شەڕەکەی لە دیفاعیەوە کرد بە پەلاماردان و ڕزگارکردنی بست بە بستی ئەو شوێنانە دوایەوە عێراق نەکەر مووسڵ ئەوان ئامرلیان لێ عاسی بوو لە سەرەتای دەرکەوتنی داعش کۆنتڕۆڵی چەندین ناوچەی فراوانی کرد مەترسی خست بۆ سەرچەند وڵاتێکیش دوچار هێزی پێشمەرگەی کوردستان بەڕابەرایەتی سەرۆک بارزانی ڕوبەڕی داعش بوونەوە و پێشمەرگە داعشی پەکخست و لە هێرشکردن و کۆنتڕۆڵکردنی ناوچەکان و ئەفسانەی داعشی هەر بە قارەمانی پێشمەرگە لە نێوبرا کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاوپەیمانانی شەڕی داعشیش جگەلەوەی سەرسامن بە توانای پێشمەرگە دووپاتیشان دەکردەوە سەرۆک بارزانی ڕۆڵی سەرەکیە بۆ لە تێکشکانی داعش و ئەو سەرکردایەتی تێکشکانی ئەفسانەی داعشی تۆندڕەوی کردووە. وشمان سادق کوردستان 24 هەولێر.